ئێ باشە با چی شتێ بکەین؟ وەکو چی؟ چوزانم چی شتێ بەیەکێ بڵێن بۆی تر شتێکی تر یاوە تا بچین هەندێک فشار بخەینە سەر یەکێ شتێ بکە یانی ئاوادانە نیشین یانی هەمان ئەو شتانی کە کردومانە بۆچی نەیکەین؟ ئەوانەمان کردو شەرمین ئێستا هیچ زەحمەتترمان لە پێشە نا ئەمەیان چییە؟ ئێستا ژەهران بە دەوروبەریاندا کردووە ئەنجا نۆرەی ئەوەیە کامیان ژەهرایی بکەین یانی بە تەواوی چی ڕوودەدا؟ چاوەڕوانی شەرمین ئەوە چاوەڕوانیم تەواو ئەرێ مردین ئەوەندەی چاوەڕی تەلەفۆن بکەی هەر لی نەدا ڕاست دەکەی شەرمین خاڵۆ پێش ئەوە هیچکەم بە جارێ بوەستین هیچ شتێک نییە بۆی بوەستین خوارزە تەقانی فیشەکەکە لەسەر منە بێ ئەوەی دەستی تۆ ماندوو بێ دەماچەکە دەتەقێ خاڵۆ شتێکی پێچەوانە هەیە لایەنەکەی تە زۆر بێدەنگن جەنگیز مردەوەندی پێم بڵێ زوو کە پرۆژەکە تەواوکەین ڕۆژی 50 تەلەفۆنم بۆ دەکا شتێکێ بەڕاستی نەڕۆتە ڕێوە خاڵۆ ئەگەر بێت و چاوەڕوان بان تا شتەکان بەڕاستی بچوبانە ڕێوە تا ئێستاش لە زیندان بووین خوارزە زانیت ناخاڵۆ ئەم بێدەنجە ئاسایی نییە لەو کاتەوە وتومانە بە دوای عەلی بکەین شتێکی پێچەوانە ڕوودەدا شتێک لێمان دەرباز بووە خوارزە کاتێ پاڵت بە دیوارێکەوە ناوە دەبینی ئەو شتانێک کە لە دەست ڕایان کردووە بە دەست و باز و خۆیان ڕێک دێنەوە بەردەمت دێ خواحافیز تۆ لە دەرەوە چاوەڕێکە بەتەمای چی بکەی؟ پرسیارێکی هاوبەشەکەم دەکەم لەبەرەوەی پێشتر یەکترمان ناسی و یەکسەر دەستمە ناو بابەتەکەوە تۆ یەخەی من بەردە و بڕۆ منیش یەخەت بەردەدەم زانیمان جەنابە دەست درێژە بەڵام ئەگەر بێت و درێژیکەی ئەوە تۆ قاتی من لە هی تۆ بەهێزترە خاڵەوە زانیم پیاوەکانی تۆ زۆرن بەڵام گەر بمەوێ بە تەنیات چارەیان دەکەم تۆ پیاوێکی بە حساباتی ئەویشمان زانی باش پیلان بۆ یاری دادنی بەڵام گەر لە کەلێنێک گیر بووم یاریەکە تێک دەدەم خاڵۆ سابەکە من تێناگەم عمەر تۆی لە من هەنداوەیان بەڵام گەر تۆ هێشتا شارەزای من نەبووی ئەوە عەلی بەتەنیا پانە دەکاتەوە بە چەک و دەمەکەش تۆ پانە دەکاتەوە خاڵۆ ئێستا بیستت من چیم؟ بیستم برادر من کە نان دەخۆم حەز ناکەم زۆر قسام بکەم بەڵام ئێستا تێر بووم ئەگەر حەز دەکەی با کەمێک شەهیە تۆش بکەمەوە ئێستا گەر مەسەلەکە گیرکردنی پیاو وایە لە کەلێنێکەوە ئەوە تۆ منت دەخستە کەلێنەکەوە یانەوە تا دیسان من تۆم دەخستە ناوی ناخاڵە ئەگەر مەسەلە کوشتنی پیاوێک وایە لە کەلێنێکەوە کۆڵەکەکەی پشتی خۆت لێ دەدای یانەوە تا ئەو پیاوە نەبینراوەی کە لە کەلێنەکەوە لە پێشت بە دیار دەکەوێ برادر یعنی ئەگەر مەسەلە گۆڵ و زگتێرکردن بێت من نانەکەم خوارد تێریش بووم بەڵام دەبێت تۆ حیسابەکە بدەی برادر دڵی خاڵۆ وەریگەرە ئەوزان تارمان باتارسن ئەردوغایرک ئەوانە خزمی منن سەلیم داداش سەبات نیشان ئەمڕۆ ڕۆت ئەوانە نزیکترین کەسی منن تاکیدکەوە بزانە ناوی هەموویانم نووسیوە
ناونیشانەکانشم لابوو بەڵام وەرەقەکە بچوو بوو جێ نەبوو بینوسم برادر. خاڵۆ ئەوە تۆ بەتەمای چی بکەیت؟ ئەگەر مەبەستت ڕۆشن و ڕاکردنە هەموو کاتێک بەدواتەوەم برادر. تۆ بۆ هەر شوێنێک ڕابکەی من پێشتر لەوێم. ئەگەر مەبەستی ئەمەش کوشتن بوو بێت کوشتنی تۆ زۆر ئاسانە برادر. ڕاستیەکەی هەموو ڕۆژی چ کاتێک بمانویستایە دەمان کوشتی بەڵام مەسەلەکە کوشتن نییە. ئەی چییە مەسەلە کوڕە چییە چی؟ بۆ من هەموو شتێکت پێ ناڵم برادر. بۆ ئەم وڵامە خۆت بیرکەوە بەرادر. خاڵۆ خاڵۆ من چۆنەوە قەرزت بدەمەوە؟ ڕۆژێ مەش دێ خوارزاکەم تا ئەو ڕۆژە دێ ئەگەر ئەزەل پێت بڵێ بکوژە یەکسەر دەکوژی، بڵێ بمرە دەمری تەواو. دەست ماز دەکەم خاڵۆ. نانانا تەواو ئێستاژەم زەرفانە وەرگرە هەموو ڕۆژە ئەمانە پڕکەوە و بیان نووسە یەکسەر بۆ منیا بنێرە. چی بنووسم خاڵۆ؟ چی دەنووسی؟ لەو ڕۆژەوە ئەزەل چی دەکا؟ بیر لە چی دەکاتەوە؟ دانە دانە بۆم دەنووسی، دانە دانە بیان نووسە بەبێ ئەوەی هەستیشی پێ بکات. بڵێ خاڵۆ ئێستا وای دانێ من چوون بۆ لای ئەو پیاوە ئینجا نانی ئەو بخۆم و یانی ئێستا ئەمە نابێتە خەیانەت ببێ ئاگای ئەو شت بکەم گەر هەڵام بمبورە خاڵۆ. خوارزە دڵسۆزی سەبارەت بە تۆ لەمە بە دووە ئەوەیە کە ئەگەر پێت بڵێم خیانەتیش بکە دەبێ خاین بیت. تێگەیشتی؟ دەی ڕۆڵە بەخێرچی دەی. ئەوە سەیری کوێ دەکەی کوڕە ها؟ هیچ شوێنێک. ئێستا بچینە کوێ نام خۆین؟ شوێنێک پێ دەزانم، شوێنێکی سەلامەت. نیگەران بووم تا هاتیە دەرێ. ئەو هەتیوە پارەی ناخواردنەکەشی بە مندا دەی هیچ نییە. هیچ کۆتاییەک لە خۆیەوە کۆتایی پێنایە. هەر کۆتاییەک لە سەرەتادا ڕێگایەکی هەبووە کە بەسەریدا ڕۆژ